کەس نازانێ کە من باش نیم، ئەشڵێم باشم بەڵام واژ نیم. جارێ ماوم مرد و خاژ نیم، لەگەڵ خۆشیدا داداش نیم. دۆستی گڕم بەزمە قاش نیم، خۆ بۆ دڵم بەهاناش نیم. لە ژیاندا بێتواناش نیم، پێ ئەکەنم بەڵام باش نیم. شاباز عوزێری شاعیرێکی لاوە و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان جەماوەرێکی زۆری هەیە. شاباز خاوەنی سێ کتێبە، دوانیان دیوانی شعرە، یەکێکیشان کتێبی وتەیە بە ناوی 1 تا 1000 بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی. دیوانە شعرەکانی شەکێکیان بە ناوی باش نیم و ئەوی تریان بە ناوی 16 ڕۆژە کە یەکێکیان ڕێکۆردی پرفرۆشترین کتێبی تۆمار کردووە و تا ئێستا زیاتر لە 50,000 کۆپی لێفرۆشراوە. شاباز عوزێری کۆڕە شعریەکانی خۆی بردووەتە شار و شارۆچکە و شارەدیەکان و دەنگدانەوەی باشیان هەبوو. بە باشمانزانی سەبارەت بە بەرهەمە شعریەکانی ئەم شاعیرە لاوە بدوێن و میوانی ستودیۆی ئەمڕۆمان بێت. سڵاو لێبێ کاک شاباز، بەخێر بێی. زۆر سپاس سەوسان خان، سپاس بۆ هاتنت. سڵاو لە جەنابت و لە بینەرانی کورساتیش. زۆر سپاس دەکەم. چۆن هاوسەنگی لە نێوان هەستی کەسی لەگەڵ تەوەرە گشتگیرەکان لە شعرەکاندا ڕادەگریت؟ ئەمە تۆزێک قورسە بۆ شاعیر ئەگە بتوانێت ئەو هاوسەنگیە ڕابگرێ. لەوانەیە خۆی ئەو شعرێکە ئەینووسێ بزانێت کە بۆ خۆیەتی یان شعرێکە لە چیرۆکی کەسێکی ترەوە هەڵقوڵاوە، ڕەنگە خۆی جیای بکاتەوە، بەڵام ئەو هاوسەنگە پێویستەکە کە خوێنەرەکانی جایکەنەوە و با بڵێن شاعیر ناتوانێت ڕوونی کاتەوە کە ئەو شعرەی نووسیوێتی چیرۆکەکەی بەڕاستی بۆ خۆیەتی یان بۆ کەسێکی تری نووسیوە. بۆیە هەمیشە لە لای خوێنەران وایە کە بەڕاستی یان بۆ خۆی نووسراوە یاخود کەمتر بیر لەواکەنەوە کە ئەم شعرە بۆ کەسێکی تر بێ. یعنی قورسە شتە. بەڵێ کاک شاباز، پێت وایە شعر ڕۆڵی هەیە لە بەرەو پێشچوونی کۆمەڵگای ئەمڕۆماندا؟ بێگومان شعر لە هەموو کات و ساتەکانە ڕۆڵی بەرەو پێشچوونی کۆمەڵگای هەبووە، نە کۆمەلگا تا با بڵێن بۆ مەسەلەی ئاینی و زۆرشتی تریش پێشتر ڕۆڵی هەبووە. شاعیرە توانێت کە لە شعرەکانی پەیامی مرۆیی بگەێنێ. پێشتر ئێمە شاعرانی ئەمە زۆر زیاتر باسی یان لە ئازادی کردو یاخود بۆ چەساوی میلەتی کورد نووسیوانە وایان کردو کە میلەتێک ڕاپەڕێ مردەوردە بەرەو پێشچوون لە ناو کۆمەلگا و بیر و هزری تاک دروستکە. بۆ ئێستاش شعر با بڵێن بەو شێوازی کە کۆمەڵگەی خۆمانی تیا هەیە، بێگومان لە ڕووی کۆمەڵایەتیەوە زیاتر دەتوانێت کاریگەری هەبێ بۆ سەر تاک. شعر چۆن پەرە دەسێنێت بەو پێی کە سۆشیال میدیا و تەکنەلۆجیا بەرەو پێشچوون؟ بەڵێ ئەگەر لەو ڕوانگەوە باسی بکەی ئایا سۆشیال میدیا و تەکنەلۆژیا توان هاوکاری بەرەو پێشچوونی شعر بن؟ بڵێ، بەڵام تۆزێکیش با بڵێن ئێمەی نووسەر و بەشێک لە خوێنەرانیش گلەی ئەویان هەیە ئەڵێن تەکنۆلۆژیا تۆزێک خوێنەری تەماڵ کردووە، ئەڵێن وەکو جاران زیاتر حەز ناکەن کە بچن بە دوای کتێبەکەیە بگەڕێن. ئێستا لە ڕێی تەکنۆلۆژیا و لە ڕێی ڤیددیوەکەەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان دەتوان ئاشنا بن بە ئەو بەرهەمە شعری کە خۆیانەوێت، نەک بەرهەمە شارەکان، هەموو بەرهەمە نووسراوەکانی تر. ئەمە لە ڕوویەکەوە سوودی هەیە، لە ڕوویەکی تریشەوە تۆزێک وەک باسم کرد باز لەواکەن کە تۆزە خوێنەر تەمەڵەکە. پێ دوای خوێنەری ئێمە بەرە ئەو بڕوا تەمەڵ بین؟ ئەوە من ناتوانم ناتوانم تەقیمی ئەو شتە بەگشتی، بەڵام ئێستا من ڕوانگەیەکی ترم هەیەڵم نا سۆشیال میدیا توانیویەتی کە بەڕاستی کتێب با بڵێن هەموو بەرهەمە نووسراوەکان زۆر ئاسانتر بگەێنێتە ماڵەکان. جاران بە 5-6 کەس کتێبێکیان هەبوو ئەیان خوێندەوە، بەڵام ئێستا تۆ لە ڕێگەی سۆشیال میدیاکە تۆ توانی زوو بەو کتێب بە کتێبە دڵخوازەکەی خۆت بگەیت. ئەمە بە بڕای شتێکی باش وەکو بۆ چوونی خۆم. بەڵێ، بەشداریکردنی نووسەران و شاعیران لە پێشانگە نێودەوڵەتیەکاندا چی دەخاتە سەرخەرمانی نووسەران یاخود شاعیران؟ کاریگەریکی زۆر باشی هەیە و ئەتوانم بڵێم با من باز لە خۆم کەم لە ساڵی 2023 بەشداری پێشانگەی نێودەوڵەتی بوخمیسم کرد لە وڵاتی ئەڵمانیا لە شاری فرانکفۆرت. ئەتوانم بڵێم لە 100
چل بۆ 50 بیرکردنەوەی منی گۆڕی ینی ئەدەبیات لە پێشانگانی و دەوڵەتەکان تۆ ئاشنابی بە بەرهەمی دەرەوە ئاشنابی بە نووسری زیاتر ئاشنابی بە بیر و فکر و کتێبی زیاتر ئەمە وا لە تۆکە کە سری بەرهەمەکانی خۆت و بیرکردنەوەی خۆ بکەی لە ڕوانگەی ئەدەبیەوە جا تۆ ڕۆماننووسی یان چیرۆکنووسی یان شاعیری واو لە یکات تۆش ڕیتمێکی باشتر یان ڕێگەیەکی جوانتر و چاکتر بگریت من هەتا ئەو کاتی کە بەشداریم نەکرد بوو لە پێشانگای بێجگەل لە پێش هەموو پێشانگای نێودەوڵەتیەکانی کوردستان کە بۆ ماوەی 10 ڕۆژ ئەگە 10 ڕۆژ بێ تیا بەشداری هەر 10 ڕۆژە کە ئامادە دەبیت لە پێشانگانی و دەوڵەتیەکاندا ئەمە چ سوودێکە بۆ با بڵم بۆ گوێگریان بۆ بینەریا بۆ گەنجان کە بەشداری دەکەن باشترین دەرفەتە تۆ بۆ ئەوەی کە ئەو خوێنەرەکەت هەوادارەکەت لەوێت تۆ بینێک تێبە دڵخوازەکەی خۆتی بۆ واژۆکەی گفتوگۆکەی ئەمە دەرفەتێکی باشە بۆ نزیکبوونەوەی نووسەران و خوێنەران ئەتوانم بڵێم من خۆم زۆر ئیسفادەم لێ کردووە لەوانەیە گەرگلەیەکیشم لەسەر بوو بێ لەسەرەوەی کە دیار نەبوومیان مەشغوڵی کۆمەڵی ئیشوکاری خۆم بووم پێشانگانی نێودەوڵەتەکان توانیانە ئەو گلەیە لەسەرشانی من لابرن چی شاعیران وا لێ ئەکات کە پەرە بە خۆی بدات ئایا خەڵاتە بۆ پێی کە بەڕێستان خاوەنی چەند خەڵاتن یاخود هەڵقوڵاوی ناخی خۆیەتی یان بینەرەکەیەتی ئەتوانم بڵێم چیرۆکی پشت شعرەکەیە ئەو بابەتەیە کە تۆی نووسی تا چەند خوێنەرێکەوە کەسێک خۆی تیابینێتەوە بێگومان کاتێک کتێبێک کە پڕفرۆشترینە لەبەر ئەوە بۆ بە پڕفرۆشتین کتێب لەبەروی کە ڕنگدانەوەی ژیانی زۆرێک لە کەسەکانە ئەتوانم بڵێم ئەمە کاریگەریکی زۆری هەیە بۆ مۆزوعی خەڵات من ئەتوانم بڵێم خەڵات تۆزە سەر لە شێوان دروستەکە نای شارمەوە بۆ یەکەم جار لای جەنابەت باسیەکەم کە هەمیشە بۆ نمونە کتێبی باشنین ئەتوانم بڵێم زۆر ینی زۆر سترێسی کردوم چۆن وا بکەم کتێبەکانی تریشم بە هەمان تیراژ بفرۆشێتەوە یان شعرێک بۆ نە شعری باشنیم گەر خۆم هەواڵت نەپرسم بیرت ناکەم ئەمانە لە سۆشال میدیا با بڵێن زۆرترین بینەر و خوێنەری هەبووە گوێگری هەبووە ینی سێر لە شێوانێکە بۆ دروستە بێت چۆن شتێکی تر بنووسم لەوە باشتر بێ ینی قەلەقتەکە ئەمە بە بڕای من تۆزێک عەزێتی شتەیە ینی دەرونیان عەزێت هەیە ڕێکخراوی ڤێرسا کە بەڕێستان بەڕێوەی دەبەن و خاوەنین چی ئەکەن بۆ ئەوەی یارمەتی شاعیرە گەنجە لاوەکانمان بن ئەو لاوانەی کە تازە دەسەکەن بە شعر هەندێکیان ناتوانن کتێبێک بەرهەم بهێنن و بەرهەمەکانیشیان زۆرن ئێوە ئەو ڕێگەیەتان بۆ کردوونەتەوە بۆ ئەو گەنجانە کە یارمەتی دەربن بۆیان بەڵێ بە خۆشحاڵیەوە من لە خۆمەوە لە ژیانی خۆمەوە لەو کاتی کە حەزمەکە کتێبێکەمە بتوانای مادیم نەبوو کتێبێک چاپ بکەم پێم خۆش بوو کە ڕێکخراوێکی وا هەبێەوە نایشارمەوە من زۆر سوپاسی جەنابی کاقوبا تاڵەبانێکم کە با بڵێ بەشێکی فکرەکەی جەنابی بوو و بۆ ئەوەی کە دەستی کۆمەڵێ لەو گەنجە بەهرەمەندانە بگرین کە گەنجی زۆر بەتوانان ئەتوانم بڵم لە داهاتوە بن بە شاعیرێکی زۆ سەرکەوتو نووسەرێکی زۆ سەرکەوتو بەڵام ئێستا توانای مادیان نییە ڕێکخراوی ڤێرسا ئەتوانین بڵین لە چەند ڕوویەک و هاوکاری ئەوانە بێ خولێکی با بڵین بەهێزکردنی حەگبەی زانیاری لە بواری ئەدەبی و نووسین و شێوازی نووسین بۆ کەسەکەکەین و دواتر لە ڕێی سپۆنسەر و لە ڕێی هاوکارەکانمانەوە هەوڵین کتێبەکەی بۆ چاپ بکەین هەر تەنیا چاپکردنی کتێب نییە بگرە کۆڕبەندیشان بۆ دەکرێت و زۆر کار ئاسانی تریشیان بۆ دەکرێت بەڵێ بێگومان پێویستە با بڵێن نووسەری ئێستا شارەزایی شێوازی نووسینی ڕۆژئاواییەکان بێ جارێکی ترە گەڕێمەوە سەر پێشانگای نەودەوڵەتی بوخمیسە کە بۆم باسکردن ئێستا ئەدەبیاتی ڕۆژئاوا دەستی گرتۆ بەسەر هەموو ئەدەبیاتەکانی ترە جاران بۆ نمونە شاعیرە گەورەکانی وەکو نالی و مەحوی خۆمان کاریگەری با بڵێن ئەدەبیاتی فارسی و عەرەبیان لەسەر بوو بەڕاستی ئەو کاتە عەرەب زۆر پێشکەوتووە بەڵام پێشکەوتوو بوو بەڵام ئێستا نووسەرە ڕۆژئاواییەکان توانیویانە خەریکە جیهان داگیرەکەنەوە ڕۆوە سەرکەوتوبی پێشەوەی بەجێمان بێڵی پێم خۆشە کۆپلێک لە هۆنراوەیەکی خۆتمان پێشکەشکە ئەگەر پێت خۆش بێت بەسەر چاو ئەگەر میوزیکێک هەبێ بەڵێ بەدڵنیایی هەر ئەمەوێ وەسفت بکەم لە شیعرا جێ نابێتەوە چی نووسی بێت پێنووسەکەم پێم ئەڵێ نا ئەیسڕێتەوە
ئەوەی هەمە بۆ دەربڕین گەلێ زۆرە و نابڕێتەوە نەکرد دڵم کتێبەکەش زوو ناوت ئەڵێتەوە ناویشتی لە ناودا نییە دەی توی قەت بیر ناچێتەوە دڵخۆشم لە خەونیشما هەیت لە بەرچاویشم لا ناچیت کەس وەسفی تۆی پێ ناکرێ پێم نانووسرێت نازانم چیت ناسکی خەجاڵەت بووە و جوانی خزمەتکاری خۆتە ڕەنگت وەک گەلە ئەستێرە و هەنگاویشت بۆتە نۆتا لەم گەردونە تاکوتەرا و لە شێوەش جۆرەها ڕەنگیت شازدە هۆنراوم بۆ نووسی حەقیان نەدا بە قەشنگیت پێشکەشتان زۆر زۆر سپاس بە خێربەی سەرچاو عەزیەتت کێشا هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین زۆر سپاس بۆ ئێوە بۆ بەرنامەکەشتان و بینەرانی کورساتیش